دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بەهاکەی لە بەرزبوونەوەدایە. لە بازاڕی دۆلارەکەی سلێمانیم بەرزبوونەوەی بەهای دۆلار لە ئان و ساددایە. ئەم خاوەن نووسینگەیە دەڵێت دەنگۆکانی دەستکاریکردنی بەهای دینار لە پێناو پڕکردنەوەی کورتهێنانی بودجەی 2021 هۆکارێکە و بەشێکی دیکەیش کەڵەکەبووی ئەو هەموو قەرزەی عێراقە. وەزعی اقتصادی وەزعێکی وەستێنراوە، وەزعێکە حرەکەی تیان نییە، جوجۆڵی تیان نییە، بەڵام سەبەبی دووهەمە کە ئەسبابی سیاسی و ناجێگیری وەزعەکانە. ئەم ناجێگیریە بۆ دوو هۆکاری زۆر 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 سەرەکی ئەگەڕێتەوە بەرزبوونەوەی دۆلار. سەبەبی یەکەم خەڵکێکەیە تەسەورەکەن کە سعری دۆلار لە بانقی مرکزیە زیاد بکە، هەتا ئێستا بانقی مرکزی هیچ لە دوانێکی لەو بابەتەوە نەوتووە کە نیازمانەیە سعری دۆلار بەرزکەینەوە. سەبەبی دووهەم کڕینی حواڵەکانە بە سعرێکی فەوقی، بە سعرێکی زیاد لە حەد لە بازاڕە. زەرەرمەند لەو ناوە منی هاوڵاتی فەرموو خوا جێی لە دەنگمە دۆلارم فرۆشتووە بە 125 و 750 فەرموو ئێستا وا تەلەفۆنم کرد لۆم بکڕتەوە بە 8 بانکی ناوەندی عێراق نرخی کڕین و فرۆشتنی دۆلار بەرامبەر بە دینار دیاری دەکات. ئابووریناسان دەڵێن پێدەچێت عێراق یەدەگی دۆلاری کەمی کرد بێت، بۆیە دۆلار کەمتر دەخاتە بازار. لەگەڵ هەموو ئەمانەیش ئابووری عێراق ناسەقامگیرە. بانکی ناوەندی دۆلار بە 1190 خاتە بازاڕەوە، ینی بە 190,000، بەڵام بە حکمی ئەوەی بانق ئاهەلیەکان ئیشەکانیان قۆڕق کردووە، دۆلارەکە بە 190 وەرئەگرن بە سعرێکی گران ئەیخەنە بازاڕ و دۆلارەکە نافرۆشن، بە ئارەزوی خۆیان مامەڵە بە بازاڕەکەن و یاری و تەلاعوب لەگەڵ بازار ڕاکەن و بۆی هەتا وەکو زیاتر بەرز بێت و ئەوان زیاتر سوودمەند ئەبن و دوای ئەوەش ئەگەر لە حاڵەکاتێکشا بازار دابەزێ بۆ ئەوان هەر سوودمەندن چکا بە حکمی ئەوەی ئەوان دۆلار بە 1190 وەرئەگرن چکا لە بازار دۆلار ناکردنەوە لە بانقی ناوەندی ئەی گۆڕنەوە. عێراق بە کوردستانیشەوە ئەو داهاتی دەستی دەکەوێت سەرچاوەکەی نەوتە، نەوتیش بە دۆلار دەفرۆشرێت. بانکی ناوەندی دۆلار دەخاتە بازارەوە، پێشبینی دەکرێت دینار زیاتر بەهای بەرامبەر بە دۆلار لەدەست بدات. ئاوەڕ عەلیگەلی کوردستان، سلێمانی.